فرمانبرن که کیجان دزگاهانه دیسان جی هتانها داخوازوان تنه جبوی پاشکتنا موچه یعنی گرفاوان؟ بەڵێ کاژینەم کاتی تۆ باش من ئێستا لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەدام بەشێک لە مامۆستایان هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتیەکە و بەیاننامەیەکیان خوێندەوە لە ئێستادا و داوای مانگرتن دەکەن لە مامۆستایان و فەرمانبەران و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەش ئەگەر برادرانی کۆنتڕۆڵ هاوکار بن وێنەکانی شارەوانی هەڵەبجە نیشان بدەن کە ئەوانیش کارمەندەکانیان سەرجەمیان چوونەتەوە ماڵەوە و بایکۆتی دەوامی خۆیانیان کردووە هەوڵەدەم من یەکێک لەو مامۆستایانە بدوێنم بزانم هۆکاری ئەم بەیاننامەتان ئێوە بۆچی دەرکردووە و مەبەستان چییە؟ ئێمە ئەم بەیاننامەمان وەکو پەیامێک بۆ مامۆستایان تەبان بۆ دەسەڵات نییە پەیامە ئێمە چکە زانین تام لەحزەیە دەسەڵات کەڕووکوێرە نەئەبینێ نەئەبیستێ پەیامان بۆ مامۆسایانە بۆی بێنە سەرخەت مامۆسایانی پارێزگاکانی ترچکە ئێمە قەناعەت گەشتێتە و قەناعەتە ئەگەر فشارەکان سەرتاسەری نەبێ ئەنجامی نابێ بۆیە من ڕایەگەێنین بۆ مامۆسایانی هەموو پارێزگاکان کە پارێزگای هەڵەبجە لەسەر خەتە و ئامادەیە لە سەرەتای دەوامی وەرزی دووەمەوە هەڵوێستی جددی بنوێنێ و فشارەکانی تن کاتەوە بۆ سەر دەسەڵات تا بەدەم داواکانمانەوەیەت بەڵکو ئەوان داواکاریەکانمان داواکاری سەرەکیمان موچەیە دوایەوە ئەم ڕاگررتنی پلەی وەزیفی و ببوورە ڕاگررتنی بەرزکردنەوەی پلەی وەزیفی و هەڕەشەکردنی بڕینی دەرماڵە و ئەوانە کۆمەڵێ لەم داواکاریانەمان هەیە ئەمە داواکاریە سەرەکیەکان هی کۆی مامۆسایانەوەی کۆبووینەتەوە تا ئێستا لەسەوەی ئەمە لێستەی ئەم جارە بۆچی هاتوونەتە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە کە پەیامەکەتان وەک خۆتەڵی بۆ دەسەڵات بەڵێ ئەمە پەیامان بۆ تەربیە نیە بەڵام ئەرۆکو شتێکی ڕەمزی هاتووینەتە ئێرە مەعقولترین شوێن کە ئێمە سەر بەوین و لێرەوە ڕایەگەیەنین ئێمە عایدی ئەم بەڕێوەبەرایەتیین بەڵام ئەمە ڕامانە و ناڕازین تا ئەو پەڕی ناڕەزایەتی لە ئەم دەسەڵاتەکە بەم شێوازە بێباکانە مامەڵەیەکە لەگەڵ مامۆستایان ئەگەر بێت و حکوومەت موچەکەتان پێبدا یەک موچەتان پێبدا هاوشێوەی ماوەکانی ڕابردوو بێدەنگ دەبن؟ ئێمە ڕێئیمان وایە ئەمە تەوانەوەی کە قسەمان لەگەڵ هەندێک برادری شوێنەکانی تر کردووە وتومانە ئێمە بۆ موچە و دوو موچە با سەرتاسەری نەیکەین هەموو داواکانمان جێبەجێ کرا ئەمجا هەڵوێستەکانمان هەڵپەسێرینیان ڕایگرین فشارەکانمان لەبەرەوە ئەوە بەسراوەتەوە بە ڕێکەوتنی ئێمە و نوێنەری ئەو شارانەوە ئایا تاکەی ئێمە بەردەوام بین بێکەوە تا ئاخیر بەردەوامن تا ئاخیر ئێمە بەردەوامی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستادانە یەکێک لە ئەندامانی دەستەی داکۆچی لە مافی مامۆستایان و کاژین سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە لە ئەمڕۆ بایکۆتی دەوامیان کردووە و بەوتەی کارمەندانی و سەرۆکایەتی شارەوانی بەردەوامە بن تاکو وری ئامانەوەی مامۆستای تر بۆمان بدوێنی اینجا بزانن تاکەی ئەم مانگرتنە بەردەوامە بێت بەڵێ زۆر باشە مامۆستا ئێوە تاکوکەی بەردەوامە بن لەم هەڵویستی خۆتان و بەردەوامیتان چ پەیامیان گەیگەین ئەمە ئاگاداریەکە داوامانە بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم و بێباکە بەرامبەر فەرمانبەران و خەڵکی هەرێمی کوردستان ئەمە بڕیارمان داوە تەنسیقەکەین لەگەڵ سەرجەم شارەکانی کەی کوردستانە لەوە سەرەتای وەرزی دووەمە هەڵوێستی جددی و مەدەنیانەمانە بێ بەرامبەر ئەو کەم تەرخەمیانی حکوومەت ئەو هەڵویستی کە باسیەکەن چییە و هیچ کاریگەری نابێت لەسەر پرۆسی خوێندن لە سنووری ئەم پارێزگایەوە هەرێمی کوردستانی بەداخەوە پرۆسەی خوێندن بۆتە قوربانی قەیرانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشێک لەو قەیرانانە قەیرانی دروستکراون و قەیرانی واقعی نین و ئەگەر قەیرانی واقعیە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە هەیە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بۆ بەسەربردننی پشووی سەری ساڵ لە دەرەوەی وڵاتن ئەگەر ئەم وڵاتە ئەوەنە قەیراناوی ئەوان بۆ ڕۆشتون بۆ لەگەڵ خەڵکەکەی خوانین لەبەرەوەی مە قەناعەتمان وایە بەشێ لەو قەیرانانە قەیرانی دروستکراون و ئەگەر تاسیریشی هەبێت لەسەر خوێندنی خوێندکاران ئێمە تەسەورەکەین ئەوە باڵەکەی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بێباکی و کەم تەرخەمی ئەوانایە هەموو ئەگەرە مەدەنیەکان لە بەردەستمانە کراوەیە و لە کاتی خوا بڕیاری لێدەین زۆر سپاس بۆ بەڕێزت کاژین وەک بینیتانەوە وتەی ئەو مامۆستایانە بوو و بایکۆتکردنی دەوامی شارەوانیش بەوتەی خۆیان بەردەوامی دەبێت بەوتەی کارمەندەکانیان و هەندێک لە فەرمانبەرانی دام و دەستگاکانی تریش هەرچەندە سەرجەمی فەرمانگەکانین و ژمارەیەک لە فەرمانبەر لە نێو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە هەڵەبجە باز لەوە دەکەن کە ئەوانیش بایکۆتی کارەکانی خۆیان دەکەن لە دام و دەستگاکانی حکوومەتدا سپاس بۆ نوچەکە هەنماوەری حەما کەریم و ژە هەڵەبجە بەمەڕ